بریار بو سرطای مانگی 11 یعنی چند روزێکی تر هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم ئەنجام بدرێت، بەڵام لەبەر هۆی سیاسی و ئەمنی و تەکنیکی دیارە ئەنجام نەدرا. پەرلەمان تەمەنی تەشریعی خۆی بۆ 8 مانگ درێژ کردەوە و بەپێی بڕیاری ئەنجومەنی شوڕا تەمەنی سەرۆکاتی هەرێمیش لەگەڵ تەمەنی پەرلەمان درێژ دەبووەوە. بەڵام من قبولم نەکرد و نامەم نووسی بۆ پەرلەمان کە بە هیچ شێوەیەک قبول ناکەم نەماوەکە درێژ بکەنەوە نە یاساکە دەستکاری بکەن. لە 2013 هەروەکو خۆتان زانن در دو خولی سەرۆکاتی لە 2005 تا 2013 جارێک لە پەرلەمان و جارێکش ڕاستەوخۆ لەلایەن میلەتەوە هەڵبژێردرا. لە 2013 لە پەرلەمان بۆ 2 ساڵ درێژ کرایەوە، دوای ئەوەش بە بڕیاری ئەنجومەنی شوورا بۆ 2 ساڵی تر یان تا هەڵبژاردنی داهاتوو درێژ کرایەوە و لەبەر شەڕی داعش ئەو وەختە من قبولم کرد. لە هەموو فرسەتێکدا دەوام لە پەرلەمان لە حیزبەکان نەکرد هەڵبژاردن بکەن کێ خۆی کاندی دەکات و بڕوای ملت بەدەست دینی پیرۆزبایی لێ دەکەم. بەڵام نەک هەڵبژاردنیان کرد نە کەس خۆی کاندید کرد تا گەیشتە ئیمڕۆ. ئێستاش هەروەکو باسم کرد ئێمە نامەمان نووسیوە بۆ پەرلەمان کە ئەوان لەگەڵ حکومەت لەگەڵ حیزبەکان چارەسەری ئەو بابەتە بکەن بە شێوەیەکی یاسایی و من ڕاوێژم کردووە لەگەڵ جێگیری سەرۆک کاک کۆسرەت، ئەویش هەمان ڕەئی منە. لە وتارەکانمدا پێش 25 ئەیلول زۆر جار ئاماژەم بەوە دەکرد کە دەبی تەوەقعی زۆر فشار بکەین، کۆسب دروستکردنی زۆر کۆسب لەسەر ڕێگای هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان، چونکە ئازادی و سەربەخۆیی باجی دەوێ. بەڵام ئەوەی کە قەت پێشبینی نەدەکرا بە خەیاڵیشماندا نەدەهات ئەوە بوو کە لە شەویش 15 لەسەر 16 ئەو خیانەتە گەورەیە، ئەو خیانەتە نیشتیمانی و نەتەوەییە لە کەرکووک ئەنجام درا و کەرکووک تەسلیم کراوە لە پشتەوە خەنجەری ژەهراوی لە پێشمەرگە و لە هەموو گەلی کوردستان درا. و دەنگی زوڵالی 3 ملیۆن مرۆڤیان لە کوردستان خستە بەردەم کۆسپێکی زۆر زۆر گەورە. هەرچەندە ئەو 3 ملیۆن دەنگە مێژوویەکیان تۆمار کرد بە کەس نەسرێتەوە، بەڵام کۆسب دروست کرا، کارەکەیان سەختتر کرد. ئەگەر ئەو خیانەتە نەبووایە ئێستا دۆخەکە بە شێوەیەکی تر دەبوو. خوشک و براون، پلانی بەرگری بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی بوو کەرکووک دانرا بوو، چونکە تەوەقعی ئەوەمان دەکرد کە پەلامارماندەن و ئەگەر ڕەفراندۆمیش نەکرابە ئەو پلانە هەر هەبوو، دڵنیا بن، متەئەکد بن پلانیان هەبوو کە نەهێڵن ئەم وەزعی کوردستان وەکو خۆی بمینی. بەڵام ئەو خیانەتە گەورەیە وای کرد کە هەم موڕاڵی پێشمەرگە دابەزی و هەم موڕاڵی خەڵکی کوردستانیش دابەزی و تەسیرێکی یەکجار زۆر گەورەی لەسەر پلانەکەشی کرد کە وەکو پێویست نەتوانرا جێبەجێ بکرێت لە بەرگریکردن. ئەوەی تر کە زۆر جێگەی سەرنج بوو و تەوەقعمان نەدەکرد، ئەوانەی کە ئەمریکا بە تێروریست ناویان دەباتن و
ئەوانە سواری دەباباتی ئەبرامسی ئەمریکی ببن و لەبەر چاوی ئەمریکا بێن پەلاماری خەڵکی کوردستان دەن و ئەمریکاش تەماشا بکات. ئەمە سوالێکی گەورەی دروست کردووە بۆ خەڵکی کوردستان. ئایا ئەمریکا ڕازی بووە بۆ پلانە بەو هێرشە بوو سەر کوردستان یان مەسەلە چییە؟ ئەگەر سزادانی گەلی کوردستانیش بیت ئایا سزادان بەوە دەبی بە دەباباتی ئەبرامس بێن پێشمەرگە شەهید بکەن و خەڵکی کوردستان دەربەدەر و ئاوارە بکەن؟ جینوسایدێکی تر لە کوردستان دروست بکرێتەوە، ئەنفالێکی تر لە کوردستان دروست بکرێتەوە. ئێستاش بە ڕۆژکاوی بە بەرپرسانی بەغدا دەڵێن ئەگەر مەبەست تەطبیقی دەستورە و چارەسەری ئاشتیانەیە ئەوە خیاری هەرێمیشە. ئەوە حکوومەتی هەرێمیش دەست پێشخەری کردووە فەرموون لەگەڵ حکوومەتی هەرێم کەونە گفتوگو چارەسەری ئەو گرفتانە بکەن یا ئەو کێشانە بکەن. زۆرمان پێ ناخۆشە خوێن بڕژێت، بەڵام ئەگەر وەک دەردەکەویت مەبەستان تێکدانی هەرێمی کوردستانە، مەبەستان شکاندنی کەرامەتی خەڵکی کوردستانە، وەخو سەپاندن و بە فەرزکردنی ئێرادەیەکی ناحەقە، بە دڵنیاییەوە پێتان دەڵێم هزارەها ڕۆڵەی ئەمگەلە پێشمەرگە قارەمانەکان خەڵکی کوردستان ئامادەن تا دووە هەناسە بەرگری لە خۆیان و وڵاتەکەیان بکەن. ئێمە مردن هەڵدەبژێرین، ناهێڵین کەرامەتی ئێمە بشکێن. وەگەر تەسەور بکەن بە چەند حەشدێک دێن و ئەو ناوچانەی دەرەوەی هەرێمی کوردستان بە کەیفی خۆتان تاڵانی یەکەن و خەڵکێکە دەربەدەر دەکەن، بەوە ناسنامەی کوردستانی ئەو ناوچانە لەناو ئەبەن، ئەمەش خەیاڵی خەوە. ناسنامەی کوردستانی ئەو ناوچانە هەردەمینی و ئەمە کاتیە ممکن نیە موازع قبول بکرێت بەم شێوەیە بەردەوام. لەگەڵ نەتەوە و گەلانی ناوچەکە براین نابی سیاسەتی هەڵەی حکوومەتەکان ببیتە سەبەبی ئەوەی ئەو برایەتیەمان تێک بچێت. ئێمە ئەو برایەتیە ئەپارێزین و ناش بیتن بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێ کە بچووکترین خەلەل لەو پەیوەندیە پشک و برایان. منیش وەک مەسعود بارزانی بەردەوام دەبم لە خزمەتی گەلەکەم تا پێش سەرۆکاتی و لە کاتی سەرۆکاتی و دوای سەرۆکاتیش من هەر مەسعود بارزانیم هەر پێشمەرگەم و بەرزترین و پیرۆزترین پلە و پایە لای من پێشمەرگاتیە. گەورەترین شانازی بوو من ئەوەیە کە هەموو کوردستانیەکی دڵسۆز و بە ویژدان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا گەیشتنە ئاستێک کە بە بڕواوە داوای مافی خۆیان بکەن و بە ئومێدەوە هەنگاو بەرەو پێشەوە بنێن. و پشتیوانی ئەو ڕێگەیە بکەن کە من بڕوام پێ هەیە و ئامادەم لە پێناویدا خۆم بەخت بکەم. دڵنیاتان دەکەم من لەگەڵتان دەبم و هەر پێشمەرگەی ئێوەم و سەرکەوتنیش هەر بۆ ئێمە دەبی. لە کوتاییدا زۆر سوپاس بۆ خۆڕاگریتان، هزاران سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان. داوا لە هەموو کوردستانیان دەکەم یەک ڕێز بن و ئیرادەیان بەهێز بیت. ناحەزان لە هەوڵی ئەوەدان ئیرادەی گەلی کوردستان بشکێنن، ئەبێ ڕێگە نەدەن ئەو ئامانجەیان بێتە دی. دڵنیام گەلی کوردستان سەر دەکەوێت چونکە دۆزەکەی ڕەوایە، ئیتر هەر بمینن بە خێر و خۆشی.